خواندنا یەکەم بوو یاسا قەرەبووکردنا زیاندیتیên destê rejêma berê xwandina yekem yan jî guftuguyên yekem xwandina yekem li ser hatiye kirin lê ev yasa henê dema dihêta pesendkirin ziyanpêketiyên destê rejêma Bees li Herêma Kurdistanê li xwe nagirîtin. Fraksiyonên Kurdistanê jî nerazî ne û dibêjin şertê me ev ye em dengî pê bidin û dema pesendkirînê de amade bîn ku cêbecêkirina vê yasayê Herêma Kurdistanê jî vegirîtin. Rêgirî çi ne bûçî ziyanpêketiyên destê rejêma Bees li Herêma Kurdistanê di vê yasayê de bernakevin û li xwe nagirît û sûtmend nabin. Jê hêjayê şwan kelarî endamê Perlemanê Iraqê dipirsim hêjayê şwan bi xêr bê serçawan. Yani xwendinî yekem bû em yasayekî zor spas serçawan. Egerekan çîn ke em yasa Herêmî Kurdistan li xwe nagirêt. زۆر سوپاس خۆی دوو یاسایە ئەوەی دوێنێ خوێندنەوەی یەکەمی بۆ کرا تایبەتە بە قەرەبووکردنەوەی قوربانیانی دەستی ئیرهاب و داعش ئەمە وەکۆڵێ ئۆتۆماتیکیەن دوای 2003 گرێتەوە دوێنێ خوێندنەوەی یەکەمان بۆ ئەمە کرد و خۆشبەختانە بەنەس قوربانیان یان زیان لێکەوتوانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان تەنها ملاحەزە لەوانەیە مە خوێندنەوەی یەکەمە طبعا لە خوێندنەوەی یەکەمە هیچ مناقەشە ناکرێ ئەو نەسەی لە حکوومەتی لە ئەنجومەنی وەزیرانەوە دێت بۆ پەرلەمانی داتە لیژنەی مختص تەنهایی خوێنێتەوە ئەمەی دوێنێ کردمان تەنها خوێندنەوە مناقەشە و گفتوگۆ ماوە لەسەر ئەو بڕگەیەی کە ئێمە خواستی ئێمە ئەوەیە وای لێ بکرێ کە زیانمەندانی هێزە ئەمنیەکان و پێشمەرگە دەستی ئیرهاب و داعش لە تەواوی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە قەرەبوو بکرێنەوە نەک ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم وەکو لە خوێندنەوەی یەکەما هاتبوو بە گوێرەی ئەمەش دەستکەوتێکی باشە. ئەو ناسی حکوومەتە عێراقی ji vê yasayê ya qerebûkirina qurbaniyên destê îrhab û daişê piştî sala 2003 gihiştiye Perleman û xwandina yekem bû hatiye kirin. Behsê hemî Kurdistan û Iraqê dike ku ev kese bihêne qerebûkirin yan jî tinê Iraqê? Ne ئەمە باسی هەموو عێراق باسی هەموو هەرێمی کوردستان ناکات تەنهاڵێ ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەوانەی لە شەڕی داعشا شەهید بوون لە تەقینەوە لە ئەوەی قاعیدە شەهیدی ئەوەی لە ئەمەلی ئیرهاب و ئەوانە شەهید بوون ئەمانە لە عێراق قەرەبوو کراونەتەوە طبعا ئەمە لەسەر داخوازی حکوومەتی هەرێم بووە لە کارنامەی کابینەی محەممەد شیع سوودانی ئەمە تەسبیت بوو حکوومەتی هەرێم یان کورد بە تەخسیسیش یعنی بە تەحدیدیش پارتی کە داوامان کرد ئەگەر قانونی ژمارە 2 ساڵی 2016 مؤسسەی شوهەدای عێراقی ئەبێ هەموار بکرێتەوە ئەمە لە چوارچەوەی هاوپەیمانێتی ئیدارەی دانی دەوڵەت کورد و تەرحی کرد و خۆشبەختانە ئەمە تەسبیت بوو لە پەرلەمان دەنگمان بۆدا بۆیە بەرەنجامی ئەو ڕێککەوتنی و لە ئەنجومەنی وەزیرانەوە هاتووە و سەرۆکی حکوومەت بەردەوام ئێمە لەگەڵ لیژنەی شەهیدان من وەک جێگری سەرۆکی لیژنەی شەهیدانی عێراق چوونە خزمەتیان زۆر تەکیدی لە ئەم تعدیلەیە کردەوە ئەمە بەرەنجامی ئەوەیەوە دەستکەوتێکی زۆر باشیشە لە قۆناغ ئێمە خۆی نزیکەی 1800 تقریبا ئەگەر هەڵە نەبم 1800 شەهیدی دەستی داعشمان هەیە هەر بەمەی ئێستاش کە ئێمە ئەمانەوێ لۆبی بۆکەین بۆ ئەوەی هەموو قوربانیانی دەستی ئیرهاب و داعش لە هەرێمی کوردستان بگرێتەوە نەک تەنها ناوچەک ئەمە جگە لە بریندارەکان ئێستا بریندارەکانیش هەموو بریندارەکان ئەوەی زیانی بەرکەوتووە دەبێت قەرەبوو بکرێنەوە نزیکەی 1200 کەسن لە قۆناغی یەکەما هەموو قەرەبوو ئیمتیازاتێک کە بۆ شەهیدانی ئیرهاب و داعش لە عێراقا کراوە ئەوانی شەکرێتەوە ئەمە قانونێکە قانون دووەم کە ئێستا من لە کۆبنەوەی لیژنەی شەهیدان هاتم ئەمە قانون تعویض ممتلكات متضررين قبل نظام البائد ئەمە قانونێکی تر ئەوانەی کە زیانمەند بوون ڕەبتی بەوەی یەکەمەوە نییە قانونێکی ترە ئێستا لە ئەمە یعنی خوێنەوەی یەکەمان بۆ کردووە ئەمڕۆ لە بەرگەی چوارەمی کارنامەی کۆبنەوەکانی پەرلەمانە قەرار بوو خوێندنەوەی دووەم و مناقەشەی بکرێت لەسەر داوای ئێمە تەئجیلمان کرد لەبەرەوە هەستمان کرد
ئەم قانونە ئەبێ ئەوەی لەسەر دەستی ڕژێمی ڕووخاو زیانی کردووە لە ممتەلەکات منقولە غیر منقولە باخی ڕووخاوە ماڵی ڕووخاوە تراکتۆری براوە ئاژەڵ و ئەوانەی برا هەرچی زەرەرێک کە کراوە لەسەر دەستی نظامی ڕژێمی ڕووخاو لە 1968 تا 2003 ڕژێم ڕووخاوە ئەبێ قەرەبوو بکرێنەوە. ئێمە ئەمڕۆ هەستمان کرد بۆ ئەوەی ئیشەکە مەزبووتر بێت لیژنەی شەهیدان تەقریرمان حاضر کردبوو کە خوێندمانەوەی سە مناقەشەمان کرد ئەندامانی کورد لە لیژنەکە کە سێ کەسین هەستمان کرد کەم و کورتی هەیە بۆ ئەوی بەسەرمانە تێنەپەڕێ داوامان لە سەرۆکایەتی پەرلەمان کرد بە ڕسمی کە تەجیلی کە و داوایەکمان نووسیوە بۆ نوێنەرایەتی حکوومەتی هەرێم سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم بۆی بێتە ینی بانیانەکەین بێنە لیژنەکەی ئێمە ڕای حکوومەتی هەرێمان لەسەر قانونەکە پێ بڵێ و لیژنەی تریش مشتەرەک پێ بکەین خەڵکی پسپۆر بێنین قازیەکان بێنین و بەداخەوە ئەم قانونە لە 2002 دەرچووە محافظاتی عێراق قەرەبوویان وەرگرتوێتەوە ئەو کەسانەی هاوڵاتیانی عێراق لەسەر دەستی ڕژێمی ڕووخاو زیانیان کردو لە محافظاتی عێراق قەرەبوو کراونەتەوە بەڵام لە هەرێم نەکراونەتەوە ئێمە ئەمانەوە مەکتەبی ئەم هەموارکردنە یانیش قانونێکی نوێژ بەر ساڵی 2009 قانونێکی وا دەرچوو بوو لە عێراق خۆی یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە یەکێک لە کێشەکانی ئەوەیە ئێمە قانونی ژمارە 16 ساڵی 2010مان هەیە داواکەین ئەوە تەعدیل بکرێ وەکو کورد من یعنی ئەمە ڕێی منە پێم باشە وەکو جێگری سەرۆکی لیژنەی شەیدان ئەوە تەعدیل بکرێ کەم و کورتەکەی چییە بە شێوەیەک هەمواری بکەینەوە کە سەرجەم زیان لێکەوتوانی هەرێمی کوردستان هی دەستی ڕژێمی ڕووخاو قەرەبۆکە شمولیان بکە بەڵام قانونێکی تازەیان هێناوە ئەنجومەنی وەزیران قانونێکی تازەی نردووە ئێستا لەگەڵ لیژنەی سەرۆکی لیژنەی قانونی لە پەرلەمانیش لەگەڵ ئەندامانی کوردی لیژنەکەیش لە پەرلەمانی عێراق دەدەقە پێش ئێستا قسەم کرد وتمۆران ڕێی سەریحی خۆتانمان بدەنێ قانونێکمان هەیە باشتر وایە ئێمە و قانونە هەموار بکەینەوە نەک قانونێکی تازە بێت بۆیە لە قانونە تازەکە هەندێک گۆڕانکاری کراوە مەسەلەن لە لیژنەی مرکزی لە قانونە کۆنەکان نوێنەری هەرێمی کوردستان هەیە لەم قانونە تازە لیژنەی مرکزیان هەڵۆشاندوێتەوە بەعام نێتیان چاکە و دوای ئەو سەفەرەی سەرۆکی لیژنەی شەیدان و ئەندامانی لیژنەی شەیدان کە چوینە خزمەتی جەنابی سەرۆک بارزانی چوینە خزمەتی جەنابی سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزیری شەیدان و وەزارەتی شەیدان کۆبووینەوە ڕوئیایان زۆر باشە وەکو ئێمە بەڕاستی ئەڵێن ئێمە ئەمانەوێ شتێ بکەین هەموو زیانمەندانی دەستی ڕژێمی ڕووخاو قەرەبوو بکرێنەوە بە هەرێمی کوردستانی باش ئەگەر تشتێکی و سابێتەکردن کەواتە پشتی پرۆسە ئازادی عێراقی ساڵە 2023 دێ جارایەکێم بیتن و زیان دیتیەن دەستی ڕژێمە بەحەس لە هەرێما کوردستانی بهێنە قەرەبووکردن جەنابێ هەواژی دەزانیتن زێدەتری ژ 180 و 2000 کورد زیندە بچالکردنە و بهزاران گوند و ماڵین کوردان وێران کردنە خاپورکردنە و حتان و کێژی ئەم حەلەبچە بێژین بنافواندا ژبلیک و ئەو کیم ئەو ئەنفاڵ و جینۆسایدێن ناوچەیان جودا بسەری کوردە هاتی نەهاتنە قەرەبووکردن یعنی هەمیان بخۆڤەتگریت بە یەک پاکێجێ و ئیمکان تێدایە هەمی بهێنە قەرەبووکردن و ئەف یاسا بهێتە جێبەجێکردن بوێ حەجمێ خۆیە مازن هەوڵەکانی ئێمە بۆ ئەوەیە بەڕاستی پێشووتریش ئەمە ئیشی لەسەر کراوە تەخمینی زەرەرەکان کراوە و بەداخەوە یەکێک لە ئیشکالەکانی ئێمە لە ڕابردووە کە ئێستا کەشێکی زۆر باشەیە لە نێوان هەردوو حکوومەتە بە تایبەتی لە ڕووی مالیەوە کێشەکان بەرەو چارەسەرکردنە ڕۆن بەڵام لە ڕابردووە یەکێک لە ئیشکالە گەورەکانی ئێمە کە ئەمە خەرقێکی دەستوریە پێشێرکاری دەستوریە کە هاوڵاتیانی ئێمە لە ئەنفال لە کیمیا باران لە خاپورکردنی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراڵەوە قەرەبوو نەکراونەتەوە لە کاتێک کە هەرم حکوومەتی فیدراڵە ئەم یعنی 52 ملیار تەعویزی ژمارەی قوربانی کۆیتی کردوێتەوە باشە بۆ هینەکانی خۆی قەرەبوو ناکاتەوە بۆیە هەوڵەکانی ئێمە لە زمانی ئەم قانونەی کە ئەمڕۆ تەجیلمان کرد بەو ئاراستەیە ئەو پرسیارەی جەنابت کردت کە سەرجەم قوربانیەکانی ئێمە بە ئەنفال بە کیمیا باران بە هەموو ئەوانەی لەسەر دەستی ڕژێمی ڕووخاو زیانیان کردو جا شەرت نییە هەر زیانی جەسەدی شەهیدی دابێت وەکو وتم خانووی ڕووخاوە تەرحیل کراوە لە مجەمەعێکە بە زۆر نیشتە جێکراوە هەموو ئەمانە بەڕاستی خەرکی قانونەکەن ئینشەڵا ئومێد جێگەی دڵخۆشیە لۆبیمان بۆ کردووە فراکسیۆنە کوردستانەکان لە هەوڵی ئەوای ئێزدیەکان کە لە دەست داعش ڕزگار بوون ئەوانیش لە پەرلەمانی عێراق 3 ساڵ پێش ئێستا دەرچوو بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە ینی عێراق بەڕاستی ئەو شوێنەیە کە جێبەجێ بکە ینی یان پەرلەمان دەتوانێت چی بکە تا حکوومەت نەچار بکە یانیش ئەو لایەنانەی کە لەسەر حکوومەت زاڵن
وان لێ بکە کە ئەم یاسانە جێبەجێ بکە لە بۆ خزمەتی خەڵکی عێراق بەگشتی. گرنگەوەی ئێمە ئەساسێکی قانونی دروستکەین، قانونەکان بەو ئاراستە بێ کە زیانلێکەوتوانی هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە هی داعشی ئیرهاب یەزیدیەکان هی پرۆسەکانی ئەنفال و جینۆسایدی گەلەکەمان ئەساسێکی قانونی دروستکەین لە پەرلەمان ئەو قانونانە دەرچێ ئەو کاتە ئاسانترە لە نێوان هەردوو حکومەتا بە تایبەتی بۆ حکوومەتی هەرێم ئاسانترە کە قانونێک هەبێت و حکوومەتی فیدراڵ تەنفیزی نەکا بۆ تەنفیزەکەی ئەکرێ ینی لە چوارچەوەی ڕێکەوتنا لە چوارچەوەی پێکێنانی کابینەکانی حکوومەتە ئەکرێ بە هەموو لایە فشار دروست بکەین کە یعنی قانونەکان جێبەجێکرێ بەداخەوە یەکێکە لە ئیشکالەکان کە ئێمە لە ڕابردووە هەم دەستور پێشێل کراوە هەم کۆمەڵی قانونی باش هەبووە بەڕاستی تایبەت بە استحقاقاتی هەرێمی کوردستان لە بەغداوە جێبەجێ ناکرێت بەڵام ئێستا باوەکوتن کەشێکی باش هەیە لەسەر داواکاری فراکسیۆنە کوردستانیەکان کەشێکی باش هەیە بۆ ئەوەی کوبوونەوەی ئەوڕوکەی پەرلەمانی عێراق کە ئەو قانونی دووەم تێدا خوێندنی دووەم بوو ناکرێ ئایا ئەوڕوکە پەرلەمان کو دەبێتەوە ئەگەر کوب بێتەوە کەی و باسی چ دەکەن ئەوە بەرگەی چوارەمە لە جەدۆلی کۆبوونەوەکانی پەرلەمان ئەمڕۆ ئەوەی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای زیان لێکەوتوانی دەستی ڕژێمی ڕووخاو با بڵێن بەرگەی چوارەمە سێ بەرگەی ترمان هەیە تەسەورەکەم کۆبوونەوە بکرێت ئەو سێ بەرگەی تر بڕاتین کە بەرگەکانی تر پەیوەندی نییە بەم قانونەوە. فراکسیۆنە کوردستانیەکان یەک دەنگن لەسەر هەردوو یاساکە کە لە بەرژەوەندی کورد پەسەند بکرێت یەک دەنگین هەست بە هیچ هەموو یەک دەنگین و من وەکو جێگری سەرۆکی لیژنەی شەیدان لەگەڵ هەموو فراکسیۆنەکان قسەم کردووە هەستم کردووە هەموو ینی پێداگریەک هەیە بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان قەرە بۆ بکرێنەوە چ ئەوانەی لەسەر دەستی ڕژێمی ڕووخاو زیانیان کردەوە چ ئەوانەی دەستی ئیرهاب و داعش هەروە یەک دەنگ و بەتفاق بن هێژای شوان کەلاری ئەندامی پەرلەمانی عێراقی گەلێک سپاس.